حاڵە شوێنە سعات و هەواڵی چی خەریکە لە بێتاقەت یاشێتە بم چەند دڵشاد و خۆشبەختم چەند ئازاد و سەربەستم بەتەنها خۆم حسێبم بێگەورە و بێ ساحێبم بەرەڵاو بێ زنجیرم چەند گوناحە وای خۆشی هەر تەنهایە دۆست و ئاشنام بۆچیە خۆمەخڵ و جوانی و چاکەم بە قسەی هیچ کەسێ ناکەم حەزم لە تەنیایە دۆست و ئاشنام بۆچیە وەی چەند گوناحە خۆ چی لێ هات بێ هەستە بە قوربان هەستە دەستم خۆش دێ وەرە بە قوربان وەرە بزە ئەیاوان وازم لێ بێنن بەرەڵام بکەن من مڵکی کەس نیم من بێجووە پشیلە نیم کەسی چ من نییە بەساقا تۆرە بزانم ئازارە نەگەیشتووە وازم لێ بێنە دەوازم لێ بێنە دەی چیرکە و گەڵاش بوو بە خواردن دەخوا پێی بڵێ دەو خواردنە یە چیرکە ئەو بۆ سەلام لە کەس ناکەی هەی باش بە خێو نەکراو تۆ کوڕی کێی من مڵکی کەس نیم تێگەیشتن مڵکی کەس نیم ئێوە داماون ئەبێ داماون گژ و گیا بخۆن ئێوە داماون ئێوە دامان ئەوە چیەکەی ها مەکە 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 چیە فرامێنەوەکەوە خۆ بەرنین فران ماخنکیان توخوامە بەزمنێ ها ڕاکەن 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 هێوێن و قومتان کاتاماوینە ڕاکەن وەرن وەرن تاگای لێ نییە خەنکیان وەرن وی توخوام وەرن ئاخنکیان ئاوە ڕاتەن ڕاتەن وی دادەخنکەوان وی 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 ڕاتەن دەوارن بەخوا خنکانە میخەتای تۆ بوو خنکان ماون نەخنکاون وەخەی خۆ ماون بە بەلاش خۆ سەغڵەش مەکە بچکۆل تۆ ناوت چییە؟ من نام نییە ئەی خەڵکی کوێی؟ خەڵکی شوێنێ ئەی کوڕی چێی؟ کوڕی کەسیش نیم ناویشم نییە کەباکە تۆ بێکەسی ئەرەوەدا بێکەشم چەقەچەکە با بێکەش من بێکەشم ئەگەر پێت خۆشە لەگەڵ مناڵەکانی من وەرە ببە بە هاوڕێ باشە؟ ئافرین بۆ خۆتان هەر بەیەکەوە بن نەوەڵا باش نییە من نەحەزم لە مەلەکردنا نەحەزم لە ڕەفیق و برادەریژێت تێگەیشتی حەزم لە کەس نییە لەگەڵ کەسیش نابم لاچندەی لاچندەی ئەی تۆ حەزی لە چییە؟ حەزم لە ڕەفیق نییە و تەواو حەشەکەم بە تەنیا بم بە تەنیا خۆشە ئەی وی مردم لە بەرشا وی نانەخوانەوانە منیش بەشیمە بۆ خوایە بەشیمە بشانمە و گەڵای خۆشە یا بەخوا شتێکی ناخۆشە یا کە ناخۆشە ئەدەی ئەوە چییە ئەدەی شیرە شیرە ئەدەی ئەدەی باچی پێەکەنی ناشرین بۆ بێن پێەکەنی ناشرین چونکە نازانی شیرەکە بخۆی سێرم کە با فێرت کەم ئاوا شیرە خوریە
خۆتە چاوت دەچێ باشە یەترسم بارچم ماڵی کەروێشکەکان ئەی بخوارە ڕوون نایە زۆر عاجژم کردوون زۆرم دڵیاشانن بچم بۆ ماڕی مراویەکان ئەوانیشم عاجژ کرد بەخوارە ڕوون نایە ئەچم بۆ ماری پشیرەکە بەخوارە ڕوون نایە چەند خەجارەتم ڕوون نایە بچم هەموویانم عاجژ کرد قشە ناخۆشیشم بامیان بد ئەی چەند پەشیمانم هەموو گیانم تەر بووە چەند پەشیمانم دڵیام و عالەمم عاجز کردووە لە خۆم شوێنم بۆت مە بڕۆین ڕۆژ باش دایە کەروێشک شوێنی باشی ڕۆژ باش دایە کەروێشک ڕۆژ باش هاوڕێکانم گوێ بگرە بچکۆل بەخێر بێن سەرەرد و چاو باتن بەخێر بێن چاکەش کورد شکۆل گیان ئەمە باشترین هاوڕێی منە ئیتر تۆ لە مەولا لای ئەوە بیت ئەو ئاگای لە تۆ بێ باشە 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 ڕۆژ باش یعنی ئیتر لە مەولا تۆ خاوەنی منی یعنی من لەگەڵ ئێوە مێنمەوە هەتا تایە ئەبوو خۆداریشە لای ئێمە ئیتر لەگەم نابژی ئەبێ لە مەولا ئیتر سەلار بم ئاقڵ و هێمن نابێ لاسار بم منە ڕۆژ خواتان لەگەڵ خواتان لەگەڵ خواو لەگەڵ ئەبێ لە مەولا ئیتر سەلار بم ئاقڵ و هێمن نابێ لاسار بم شەر بێ وا بکەم کەوا ئیشەڵڵا هیچ کەس پێم نەڵێ لا چۆ بەرەڵا